عراقی شەوە دەیداتە هەرێمی کوردستان مەبەستمەوە بوو کە ئەوە ڕاگیراوە یعنی ئەمە بەتەنیا حکوومەتی عراقی وان ناڵێ کۆلۆنیۆل ستیڤ ئۆرین کە وتەبێژی ئەو هێزەیە هێزی هاوپەیمانی کە سنتەرەکەی لە بەغدایە و 30 وڵات بەشداری تێدا کردووە ئەویش دەڵێت کە داوایەکی لەو جۆرەیان لەلایەن حکوومەتی عراقیەوە پێگەیشتووە سەبارەت بە ڕاگررتنی هاوکاریە سەربازیەکان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان وایە ئێستا ئێوە هیچ هاوکارێکی سەربازیتان پێناگا ئەوەی کە ئەمریکا لە ڕێگەی عراقەوە دەیدا بە هێزی پێشمەرگە؟ بە تاکید تایسە وەک پێویست نەبوون هیچیان نەکردووە ئومێد دەکەم لە ئایندە ئەمریکا زەختێ بکە یان هاوپەیمانان زەختێکیان لێ بکەن یعنی پێشووتریش خراپ بووە هاوکارەکان مەبەستت کاک ئەنوەر پێشتر چونکە مەسعود بەرزانی وەکو فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لە تویتێکا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر دەڵێ کە لە ماوەی 4 مانگی ڕابردوودا هیچ پێداویستێکی سەربازی نەگەیشتووە لە ڕێگەی حکوومەتی عراقیەوە وەی ئەمریکا دەینێرێ واتە لە پێشووتردا هەبووە کاکارزان تۆ نازانم ماشەڵڵا خۆی سەوالی تۆ تەلەڤیزیۆنەکان ئەگەر گولە ئەربیجێکمان بۆ بێ پێش خۆمان نەزانن تۆ دڵنیا بە بەقەت قاچاخچیەکی باش کە خۆمان چەک و تەقەمەنیان لێ یەکەوین تۆ تەئکید بکەیتەوانێ تۆ لێرەی بۆ تەئکیدکردنەوە و پشتڕاستکردنەوەی ئەو بابەتانە بە تاکید پێ دەڵێم نەیان ناردووە لە ماوەی 4 مانگی ڕابردووە نەیان ناردووە ئەگەر نردبێتیشان بەقەت قاچاخچیەکی باش کە لە بازار لە مەیدانەکانی هەولێر ئێمە بە پارەی حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەی کڕین هەرەوەندەیان ناردە خۆزگەوەیشانە ناردایە باشە لە ڕێگەی قاچاقچیەکانەوە چەک و ئەوەش دەکڕن بۆ هێزەکانی پێشمەرگە لە ئێستاە بە تاکید ئێستا وەزارەتی پێشمەرگە خۆی تیممان هەیە لە بازاڕەکانە هەر فیشک و تەقەمەنیەکە بێ وەزارەتی پێشمەرگە دەیکڕێتەوە دەینێرێتە ئەمبارەکانی وەزارەتی پێشمەرگە لە ڕێگەی قاچاقچیەکانەوە قاچاقچی چەک بە تاکید هەیە قاچاقچی هەیە و لیانەکڕینەوە باشە